چەند فڕۆکەیەکی زەنجی تورکیا بۆردوومانی ئەو منتیقەیان کرد. ئێستا لە پشتخۆمانەوە دیارەکە زیانێکی زۆری هەبوو، هەم ڕێگای قەتا کرد، ڕێگای چەند گوندێکی قەتا کرد کە ڕێگایکی سەرەکی نێوان قەسرێ و باڵەکایەتێ دۆڵی باڵەیانە و کارەبایەکەشی قەتا کرد. ئێستا کۆمەڵێک زیان لە ماڵەکانیش کەوتون و ترس و دڵڕاوشێشی زۆر لە نەهاوڵاتیانیشدا هەبوو. ئەمە بە هەموو زۆرێگانی ئیدانەی بەزاندنی خاچی هەرێمی کوردستانەکەین. هیوادارم ینی حکوومەتی هەرێمیش بێتە سەر ئەوەی کە چیدی سیادەی هەرێمی کوردستان نەبەزێنرێ و حکوومەتی عراق بە هەمان شێوە سیادەی عراق پێشێل نەکرێ لەلایەن هێزەکانی ئێران و هێزەکانی تورکیا کە بە بەردەوامی تۆپباران و بۆردوومانی ئەو منتیقەیە دەکەن و ئێمە ینی ئەو منتیقەیە زیانێکی زۆری بەرکەوتە بەهۆی بۆردوومانی تارەکانی تورکیای کە بۆتە زیان و دڵڕاوچێت لەلایەن هاوڵاتیان کە خەڵک ناتوانێت زەرعاتی خۆی بە شێوەیەکی ئارام لەو منتیقەی دابژێت و بتوانانی بژێوی ژیانی خۆی دابینکە لەو منتیقەیدا و ببێتە لانکەیەکی عسانەوە بۆی کە وەکو هەموو چین و توێژەکانی دیکە کە بتوانی بە ئارامی تێدا بژێت و پێداویستەکانی خۆی تێدا دابینکە. چەند ساڵێکە لەو دوو دڵیەدایان کە فڕۆکەکانی تورکیا ئێرە بۆردوومانەکەن، بۆیە داواکارین لە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق سنوورێک بۆ ئەم دەستدرێژەی تورکیا دابنێن، چونکە لێرانە خەڵک ڕەز و باغ و ژیانی لێرانەیە. ئەگەر ئەوها بەردەوام بێ خەڵکەکە ژیانێکەوێتە مەترسیەوە، ژن و منداڵ لێرانە لە شەوی ڕابردوو لە پێشتریشدا زۆر ترساون. قوتابخانەکان منداڵەکان وردن تووشی نەخۆشی نەفسیە بن، ناتوانانی ئەو پەیامەی کە پەروەردەیی هەیە کە پێیان بگەینی. بۆیە خەڵکی ئێرانە هەمیشە لە ژێر ترس و دڵڕاوچێکی زۆردانە. کاریمان ئەوەیە کە ئەو دەستدرێژانە سنووری بۆ دابدرێت و حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان و حکوومەتی عێراقیش بێنە سەرخەت و داوا لە لایەنی پەیوەندیدار واتە نەتەوە گرتوەکان بکەن کە سنوورێک بۆ دەوڵەتی تورکیا دابنێت. وەزعی ئێرە زۆر ناخۆشەوە. چەند جارێک کە تەیاری تورکیای هەموو گوندەکانمان بۆردوومان ئەکا ئەوە چەند ساڵە دووبارە ئەکاتەوە تا ئێستاش هاوڵاتی ئەو ساڵەکەی بڵێن پار 4 نەفەر ئەلێرانە شەهید بوون تا ئێستا نە حکوومەتی عێراق نە حکوومەتی هەرێمی کوردستان نە پەرلەمان هیچ کەسێک بە داوای بەدەنجی ئەو خەڵکەی وەنەهاتووە. تا ئێستا هیچ کەسێک لە مافی ئەو خەڵکەی نەپێچایتەوە. ئەمەش ئەو خەڵکە گوندنشینەکانی ئێرانە هەموو بەو شتانەوە خەریکین بە ڕەز و باغ و باغاتەوەمە ژیانی بژێوی ئەو خەڵکی لەسەر ئەو شتانەیە. خەڵکەکە بەهۆی بۆردوومانەوە ژن و منداڵەکان زۆر ئەترسێن و دڵڕاوچیان لێ پەیدا بووە. سا بۆ نمونەشێتکە کە تیارە لێرەلیدا داکەم دەستی شکاوە کەویستی تیان بڕۆن لێرانە بەربوویتەوە بەهۆی زەبری دەنجی تیارەیەوە بەربوویتەوە دەستی شکە. داواکارین ئەوەیە لە حکوومەتی کە بێتە سەرخەت و داوای ئەو خەڵکەی داواکارین ئەوەیە کە بێ بەهانە ئەو خەڵکەی بێت سارە سەرچ لەو خەڵکەی بدۆزیتەوە. ناوەڵە ناکرێ بەو نەوەی ئەو خەڵکە هەمووی ترسێت و هەمووی تووشی دڵڕاوچێ و هەموو تووشی نەخۆشی دەرونی بووە.